ولكن شبان جاء ايدي ابدي مني سياسي عراقي هند بينن ايدي برسا بونمونه سرك وزیرانی کلای بو اگر سرو کمارجی کلای به لی پرسا گلو و کی چند وزارت برکوینه بهجی بگمان پرزگری که جدیاب تایبتی دناف آلین نوا چارچوبه بندی کاوجی دکونه هفرکیان و که عرب خواجی به عربی دبیجن اصدقاء و سیاسة اعداء بعد الرئاسة گلو فعلا بد چارچوبه بندی دا و تثبیت بید لسر بان گروپ آلین جدا جدا برحال روشاوية لبغداد برئيس دكتور نداء الكعبي او شافديري سياسته وسرنفيسرا اجانس اخبار الوطن او لبغداد جلمه دكتوره دمات باش به ایدی دیمن سیاسی عراقی تو نزیک و دشوپینی دیمنه که آلوزه اگر بنمونه لسر پست سرک وزیر عراقی رکفتن هبه اول لسر وزارتان ین سیادین خدمتگزاری نظام چه لویر جینا کو کنه که واتا تو نابینی گلو پروسس هر یا معقده. نعم في البدء تحية بەڵێ لە لحضراتكم. سەرەتادا سوپاسی ئێوە و بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان دەکەم. لە ڕاستیدا شاراوە نییە کە کریزێکی سیاسی لە عێراق هەیە و پرۆسەی سیاسی لە ڕۆژێکی خراپدایە ململانەی ئیرادە دەکرێت بە تایبەتی لە نێو ماڵی شیعە لە لایەنی چوارچێوەی هەماهەنگی و کوتلەی سەدری کار دەکرێت بۆ ئەوەی کە لەم دەرچەیە سیاسیە دەربچین تاوەکو ئێستا ڕێکەوتنێک نەبووە لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان کوتلەی دیکەی سیاسی هەن هاوبەشی سیاسی لە سونە و کوردەکان چاوەڕێ دەکەن کە ماڵی شیعە ڕێک بکەون بۆ ئەوەی سەرۆک وەزیران و بابەتی حکوومەت یەکلایی بکەنەوە چاوەڕێی ئەمان و هەروەها لە نێو ماڵی کوردیشدا لە سەرسەرۆک کۆمار ئەمانیش کێشەیان هەیە بەڵام ئەوە نییە وەکو لە ماڵی شیعەدا هەیە دەست پێشخەری هەن بۆ ئەوەی کە ئەم لەم بنبەستە دەرچوون بکرێ ئێستا چوارچێوەی هەماهەنگیوەندێک کوتلەی سیاسی دیکە هاوپەیمانیان هەیە و دەست پێشخەریان هەیە بۆ ئەوەی بەڕێز موقتەدا سەدر چارەسەری هەبێت بۆ ئەو هەفتە سێ کورسیەی کە لە پەرلەمان هەیەیان بووە کشانەوە و هەروەها هەندێک وەزارەت لە دەسەڵاتی تەنفیزی بەوان بدرێ بۆی ببن بە شەریک بە هاوبەش لە حکوومەتی داهاتووی عێراقدا و هەروەها محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران بێت بەڵام لە ڕاستیدا ئەگەر هاتوو ڕێککەوتنیش کرا لەسەر پێکەنانی حکوومەت وەکو ئەوەی ئێوە ئاماژەتان پێدا ڕەنگە کێشەکە جارێکی دیکە قوڵ بێتەوە لەسەر دەستنیشانکردنی کەسەکان و پشکەکان لە وەزارەتەکان چونکە کوتلە سیاسیەکان لەسەر وەزیر و وەزارەتەکان ڕێک ناکەون کێشەیان هەیە لەسەر سەرۆکایەت کۆمار و سەرۆک وەزیران ئەگەر لەمانە ڕێکەوتنمان کرد و هاتین بۆ خوارەوە دیسان کێشەی وەزارەتەکان دێتە پێشەوە کامە کوتلە ئەم وەزارەتەی دەست دەکەوێت وەکێ دەبێت بە وەزیر لەم وەزارەتەوە بۆیە کێشەکە بەردەوامە قەیرانەکە بەردەوامە وەم قەیرانە چارەسەر نابێت تاوەکو کاتێک بۆ هەڵبژاردننی پێشوەختە دیاری نەکرێوە هەروەها قانونی هەڵبژاردننیش جارێکی دیکە دەرنەچێتەوە چونکە قانونێکی خراپ بوو و هەروە هەندێک دەرەنجامی دا بەدەستەوە کە لە ژێر چاوەڕوان کراو نەبوو بۆ هەندێک لایەنی سیاسی بله بله دکتۆرە ئەوە ئەم دەبین جنابە ئالیەن شارتبەیە بەندیەدا بله بێگومان پشک پشکێنە و بەرژەوەندیەن تایبەت و بۆ پارڤەکردنا وەزارەتان کە گەلو ئەبە بخۆشی نیشانێک نییە کو چارچوبەیە هەبەندیە دکێشە و ئاریشێن قوڵێ نافخۆی خۆدایە ئەگەر ئەو خە ڕێکەوتنێکە کونکرێتی نابەرەوان هەبا ئەستەن بژارە ڕێکەوتن لەسەر سەرکوماریە هەبا نەبایە ئەو هەر دەرباسکردنەوە 2018 بوو نمونە نعم
بەڵێ لە ڕاستیدا باس لە سەقفی تموحاتەکان نەکەین و نەڵێین گۆڕانکاری باش لە پرۆسەی سیاسی عێراقدا هەن مادەم حیزبە سیاسیەکان هەن لە 2003 تاوەکو ئێستا ئەوانن کە مەشەدی سیاسی عێراقیان کۆنتڕۆل کردووە لە جێبەجێکردن و یاسادانان ئەمڕۆ بڕیارەکە لە کوێوە دێ بڕیارەکە لە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن دێ وە کوتلە سیاسیەکانیش ئەمانن کە کۆنتڕۆلی لایەنی یاسادانان و جێبەجێکردنیشیان کردووە گۆڕانکاری لە کوێ دەکرێت گۆڕانکاری لە کوێ دەکرێت ئەمانەی کە ئازادن و سربەخۆن لە کوێوە هاتوون وەیاخود ئەوانەی کە تۆ دەستنیشانیان دەکەی بۆ وەزارەتەکان و تەکنۆکراتن ئەمانیش وەهمین سربەخۆنین ئەمەی کە سربەخۆیە و هەروەها تاکە دەتوانێت چی بکەن ناتوانێت مەوقعی هەبێ لەم حکوومەتەدا هەتا ئەگەر لە نێو پەرلەمانیشدا بن و بگەیشت بن بە پەرلەمان بۆیە ئەم کوتلە سیاسیانەی کە کۆنتڕۆلیان کردووە بەڕێزم لەکوێ دەتوانی گۆڕانکاری بکەیت چونکە کوتلە سیاسیەکان ماونەتەوە ئەمڕۆ کێشەی دەوڵەتی عەمیقمان هەیە کە ئەمان پۆستە گرنگەکانیان کۆنتڕۆل کردووە هەتا ئەگەر هەندێک وەزارەت بگۆڕی ئێمە مدیری گشتیمان هەن کارمەند و کەسمان هەن کە لە نێو وەزارەتەکاندان و کۆنتڕۆلی جمگەکانیان کردووە ئەم کوتلە سیاسیانە لایەنە سیاسیانەی کە هەن کۆنتڕۆلیان هەیە و هەروەها دەستیان لە سەر وەزارەتەکاندان لە نزیکەوە بێ یاخود لە دوورەوە بێ ئەمان کاریگەریان لەسەر بڕیاری وەزیریشەیە لە هەموو وەزارەتەکان ئەمڕۆ پێویستمان بە شۆڕشێکی ئیداری هەیە پێویستمان بە گۆڕانکاری ڕاستەقینە هەیە ئەمانە تەنیا لەلایەنی سیاسی ناکرێ پێویستم گۆڕانکاریانە لەلایەنی ئیداریش بکرێمە زۆر گرنگە لەلایەنی ئابووری و تاوەکو ئێستا ئەمەی کە دەیبینین لایەنە سیاسیەکان کۆنتڕۆلیان لەلایەنی سیاسی و ئیداری و ئابووری کردووە لایەنی ئیداری زۆر گرنگە چونکە دەوڵەت و حکوومەت بەبێ ئیدارەی دامەزراوەی بەبێ ئەوەی کە حکمە هەبێ لە ئیدارەکردندا هیچ گۆڕانکاریەک ناکرێت بەڵێ دکتۆرێک کەواتە لەگۆر چاپەمەنیا جیهانیژی کە دنابادام و دەستگەهێن جودایەن عێراقێ مۆنۆپۆلکردن هەیە بێگومان سیاسیان هەر وەزارەتێک هەر جمگێکی ئاساسی هەموو کەس و کارên xwe derdorên xwe li wir damezrandine monopolkirine kontrolkirine li gor berjewendiyên xwe dilivînin arasta dikin kewata divî çarçovî de eger sed her bijardinên di li Iraqê bê nekirin berwext bin paşwext bin dî nate çare nivîsê vî welatî dî berevkî veçîn dê hiç gorînekê te kirin gelo بەڵێ بڵێ هاوڕام لەگەڵ تۆ لەسەر ئەم بابەتە تاوەکو ئەم حیزبە سیاسیانە کۆنتڕۆلی کۆمیسیۆن و مەشەری سیاسی بکەن و بڕیار بدەن و قانونی هەڵبژاردن بگۆڕن و بێن خەڵک بێنن لە کۆمیسیۆن دابنێن و بڵێن ئەمان سربەخۆن و سربەخۆنە بن و سێبەری پارتەکان بن و کاریگەریان هەبێ لەسەر بڕیاری کۆمیسیۆن لەکوێ گۆڕانکاری دەکرێت تاوەکۆم حیزبانە لە سەردەسەڵات بن ئەمڕۆ کێشەیەکی دیکەی گرنگە هەیە لە نێو پارتە سیاسیەکاندا کانتۆناتی نوێ و لۆبی نوێ لە نێو حیزبە سیاسیەکانیشدا هەن ئەمان هەندێک کەس پێشکەش دەکەن دەڵێن ئەمە سربەخۆیە بەڵام دوورە لە بڕیار چونکە کوتلە سیاسیەکان کەسێک دەستنیشان دەکەن کە بەرژەوەندی ئابووریان لەگەڵ هەیە بەرژەوەندی کۆمپانیا هەموو حزبێکی سیاسی کۆمپانیایەکی ئابووری هەیە منزومەیەکی ئابووری هەیە و کار دەکا بۆ بەجێگەیاندنی بەرژەوەندی حیزبەکان بۆیە وەزیر ناتوانێت هیچ بڕیارێک بدا بەبێ حزب و بەبێ ئەوەی کە بڕیار دەرە لە نێو حزبدا بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە ئەم کاندیدانەی کامڕۆ هەن وەلایەن بۆ حزب هەیە وەزیر وەلای بۆ حزبەکەی ئەندامەکەش وەلایی هەیە بۆ حزبەکەی خۆی بۆیە ئەمڕۆ منزومەی حکومی و ئیداری و سیاسی ئەوەیە کە حزب کۆنتڕۆلی کردووە ڕەوشەکە بەم شێوازە دەمێنێتەوە ئەگەر گۆڕانکاریەکی ڕاستەقینە نەبێ
بەڵام هاوڵاتیە کە دەتوانێت ئەمە بگۆڕێ بەداخەوە کە کوتلەی هاوڵاتی ناتوانێت بەشداری بکە لەم بڕیارە هاونشتیمانی و هاوڵاتیان بله دکتۆرە سپاس دکتۆرە ئیدی ڕەشە عێراقی بگی ئاوایە سپاس دەرفەتێن داهاتی دەمێ پێتر لەسەر ڕەشە عێراقی باغبین برێز دکتۆرە نیدا ئەلکعبی چاوزێری سیاسی و سەرنویستی ئاژانسا ئەخبار الوطن لە بەغدا ڕۆژێکی خۆش دکتۆرە